ئەوەی کە زۆر خەرجی زیاتر بووە لە زەواجەکە زیاتر بووە مەسەلەی کڕینی سیارە بووە لە 2019 لە 2020 ئەمەی کە دەیبینین ئەمە کۆمەڵک لە کاغەزەکە خەرجی زیاتر لە 10 ساڵی هاوڵاتیەکی شاری هەولێری تێدایە. ئەم هاوڵاتیە ساڵانە هەڵدەستێت بە تۆمارکردنی خەرجی خۆی بە گشتی لە ماوەی ئەو ساڵە داواتە لە یەکی یەکەوە تاوەکو سیوەکی 12 جا دابەشی دەکات بەسەر 13 بەش لە کۆی ئەو بەشانەی کەوا یاخود بۆ کاروباری ڕۆژانەی خۆی پێویستیتی نزیکەی لە 18 ساڵە بواتە لە 2008ەوە ئەم گەنجە بە بەردەوامی ساڵانە هەر خەرجیەکی بکات هەر پێداویستیەک بکڕێت هەر بڕەپارەیەک سەرف کات لای خۆی ئەینووسێت لە دەفتەرەکەی و تاوەکو ئەگاتە کۆتایی ساڵەکە دواتر کۆیەکاتەوە خەرجیەکانی دابەشەکات بەسەر ئەو پێداویستیانێک کە کڕیونی یاخود تێیدا بڕەپارەیەکی سەرف کردووە. جا ئێستامەیە خۆی لەگەڵ خۆی بدوێم کە کەسە ناوی کاک تاڵیبە دانیشتووی شاری هەولێرە. کاک تاڵیب فەرمووی بێتە لای من سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە. بابزانم ئەم بیرۆکەیە لەکوێوە هات و بەڕێستان لە کێیەکەوە ئەم کارە ئەکەن ئەم خەرجیانە تۆمارەکەن لای خۆتە. بەڵێ بەناوی خوا دیارە وەکو خولیا و حەزێکی منداڵی ئەمن هەر لە دوی سەرەتاییەوە با بڵێم پۆلیەشی سەرەتاییمان کەمتر بەبیرە بەڵام دوی سەرەتاییەوە هەموو شتەکانی خۆم یاداش دەکەم. مەسەلەی داهات و خەرجیشێکێک بوو لەو بیرۆکانەی کە ساڵانە هەڵدەستم بە تۆمارکردنی سەرجەم ئەو خەرجیانە ئەگەر هەتا 250 دیناریەکیش بێ لە ئەو تێنووسەی کە دامناوە ڕۆژانە تێدا تۆمارەکەم. چەند ساڵە تۆ ئەم کارە ئەکەی ئایا هەر هەمووشی تۆمار کردووە؟ بەڵێ لە 2008ەوە تقریبان 7 لە 2008 بە شێوێکی فەرمی سەرجەمی خەرجیەکانی خۆم تۆمار کردی. ئەگەر وەکو باسم کرد ئەگەر 250 دیناریەکیش بووبی دابەشم کردیە بەسەر تقریبان 12 جۆر بابەتدا بۆ نمونە بازارکردنە بۆ نمونە هاتوچۆیە بۆ نمونە مەسەلەی سەرتاشخانە هەتا نەخۆشخانە ئەوجا پێداویستی ماڵە گەشت و سەیرانە و هەروەها مەسەلەی دوای زەواجیش ئەوە مەسەلەی منداڵ. سیارەم ئەویست بکەم بەر لە زەواج خەرجیەکانت چۆ بوو و دوای زەواجت چۆنە؟ وڵی حتمما بە خۆتان دەزانن دوای زەواج خەرجی زۆر زیاتر دەبی لە هەموو بوارەکانەوە. بۆ نمونە من پێشتر کرێتی نەبوویمە لە کرێتی داکوباوم بووین لەگەڵ داکوباوم بووین بەڵام دوایەوەی کە زەواج دەکە ئینسان عادەتەن خانوو بە کرێگری ئەوە خەرجیە مەسەلەی کارەبایە مەسەلەی ئاوە ئەوانە هەر هەمووی مەسەلە خەرجەکە زیاد دەکە. ئێستا ئەو لیستەی لای منە ئەگەر سەیری بکەی ئەمە نزیکەی لە 2014ەوە بۆ 2025 گەر بە نمونە پیشانمان بدەیت بزانم کامە ساڵ لە هەمووی زۆرترین خەرجیت هەبووە تاوەکو؟ بەڵێ وەڵاهی لە 2021 من پرۆسەی زەواجم پێکینە ئەوە زۆر زیادی کردیە مەس ئەو خەرجیەکانم بەڵام ئەوەی کە زۆر خەرجی زیاتر بووە لە زەواجەکە زیاتر بووە مەسەلەی کڕینی سیارە بووە لە 2019 لە 2020 کە 16 میلیۆن بووە. تۆ سود لێبینیوە لەم با بڵێن لەم خەرجیانەی کە تۆ دەینووسی ساڵانە بە بەراورد ساڵێک لەگە ساڵێکی تر هیچ ئەنی سود لێبین؟ بەڵێ جاری وا هەبوو بۆ نمونە لەوانەیە لە گەشت و سەیران زۆرم سەرف کردبی پلانم هەبووە مەسەلەن لە 2026 بۆ نمونە ئەوەندە ئەگەر گەشت و سەیرانیشم کرد بەڵام ئەوەندە سەراف نەبی ئینسان ئەوەندە خەرجی نەکە یعنی زیاتر دەست بگریتەوە وەکو نمونە و هەروەها مەسەلەی هاتوچۆ بۆ نمونە ئێستامە بنزین لەوانەیە بە خۆتزانی وەزعەکەی بنزینی لە کوردستان هەندێک سعرەکەی بەرزترە ئەوجا پلانەکەت ئەوە بی لە 2026 کەمتری کێوە هەرچەندە ئەمن ئەوم بلۆ خۆم تەطبیق کردی ڕاستی ئەو ساڵیشم 2025 بە بەراورد بە 2024 طبعا لەبەرەوە پلانەی بووە زیکەی 3 میلیۆن کەمتری کردیان واتە کاریگەری هەبوو بەڵێ.